الحمد لله كمواطن كركوك راه نشوفه. سوپاس بخوا هەموو وەک هاوڵاتیەکی کەرکووکی و هەموو وەک پارێزگار ڕێبواردەها ئیشەکانی دیارن لە نێو کەرکووک. ئەو کارانەی ئەنجامی داوە وەکو پرد و ئەندەرپاس و پاک و خاوێنی شارەکە. هەروەها خۆی مەیدانیان سەدانی پرۆژەکان دەکات و بە شەو و ڕۆژ. هەروەها ئەمن و ئەمنی شارەکەش زۆر باشە، تەنانەت بە هەوڵی ئەو نرخی پارەی مۆلیدە کەم بووەتەوە و داواکارین لە پارێزگا دەست بە دامەزراندن بکاتەوە لە نێو شارەکە بۆ سەرجەمنەتەوەکانی کەرکووک. Benim rayimde bu yeni muhafız iyi bir insandı, haluk bir insandı, müeddeb bir insandı. بەڕای من پارێزگاری کەرکووک مرۆڤێکی زۆر خۆشەویست و بەڕێزە. هیچ جیاوازێک لە نێوان نەتەوەکان ناکات. لەبەرەوەی ئەو لە کەرکووکە و دەزانێت کە کورد و عەرەب و تورکمان وەک برا. هەروەها پرۆژەکانی دیارن لە شارەکە. ئێستا خەریکی ئەندەرپاسی گەڕەکی ڕەحیماون. هیوادارم بێتە گەڕەکەکانی قۆری و موسەڵاش. ها شێوەی و گەڕەکانی دیکە پرۆژەمان بۆ بکات. یاخواخوا و پێغەمبەر ئاگاداری بێت. دەستخۆشی لێکەین تا ڕادەی کاری چاکی کردووە، بەڵام هەندێک گەڕک و شوێن ماوەکە هیچ خزمەت گوزاری پێ نەگەشتە. بۆ نمونە کۆڵانەکەی ئێمە ئەوانەی تەنیشتمان هەمووی کاکڕێبوار خۆی خزمەت گوزاری پێگەیان، یعنی کۆڵانێک یەک کۆڵانێک بەیمانە کۆڵانەکەی ئێمە لە پشتەوەی بۆ ئێمە هیچ خزمەت گوزارێک نەمە جاری نەسەب نەکارەبا. ئێمە خۆمان بەدەست خۆمان چوینە عامودمان کڕیوە دامان ناوە حتاکو ئێستا چاوەڕی دایرەی کارەبین بێت کارەبای ڕئیسیمان بۆ ڕاکێشێت. یعنی ڕاستە کار و چالاکی هەبووە لە کەرکووکە، بەڵام زۆربەی هەرە زۆری کۆڵانەکان بە تایبەتی کۆڵانەکەی ئێمە زۆر پشتگوێخراوە، هیچ خزمەت گوزاری بۆ نەکراوە. وەڵا کابرا ئیشەکە بینمان لای گاراج بەغا نەفەقکە لای فرکای ئەخوان ئەو نەفەقەکە یعنی زەحەمات نامێنێ ڕێ بەغا ڕێ سلێمانیسا حالیان چاکەن ئەوەشە بێتە ئین زەحەم نامێن ئینشاءڵڵا. داواکاریمە لەوەی با زیاتر هینکە بۆ ئەم کەرکووگە و ئەجابیاسی نادێ. کارە باشەکانی پارێزگار ئەوەن کە جیاوازی ناکات لە نێوان نەتەوەکان و سەردانی گەڕەکە کوردی و عەرەبی و تورکمانیەکان دەکات بەبێ جیاوازی. من تەنیا پێم باشە دۆخی کارەبا کەم و کوڕیەکانی تر باشتر بکات.